ئێمە ئێستا لە بەردەوامی بزوتنەوەی گۆڕانە بەردەوامین ئەو ڕێچکە و بەرنامە و دەستورەی کە هەمانە لە جێبەجێکردنی بووین و ئەوەی کە بووە هێزێکی جەماوەری زیاتر پشتیوانێکی زیاتر پەیامی شیاوانەتری بەخشیوە و ئیرادە و هێزێکی زیاتری بە بزوتنەکە بەخشیوە و بزوتنەوەکە بەردەوامە بێ لەسەر ڕەوتی بەڕێوەبردننی کارەکانی خۆی و بەدڵنیاییەوە لە ڕیزی پێشەوەی بەڕێوەبردننی ئەو هێزە جەماوەریە کۆمەڵایەتیە گەورەیە مێنێتەوە. ئێمە بڕوامان وایە بزوتنەوەی گۆڕان لە 25 حەوتی 2009 کە دروست بووە و ئێستاش لە دوای کۆچی جەنابی کاک نەوشیروانەوە ئەوەی بۆ هەموو دنیا و بۆ خەڵک و بۆ ناوخۆش سەلمان کە ئێمەش لەسەر بنەمای نیشتیمانی و لەسەر بەرنامەی نیشتیمانی و لەسەر استراتیژی نیشتیمانی و لەسەر شێوەی نیشتیمانیەکەین. ئەو ڕێکەوتنە 25 خاڵە کۆی ئەو بازنەیە تەواوەکەن کە پێوتێت شێوەی نیشتیمانی بۆ چارەسەری کێشەکان. ئێمە وازدە و بنەما گشتیانە ناهێنین ئەگەر بەتەنیاش بێت جێبەجێیەکەین. پێمان خۆشە کە یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵمانە ئەم ڕێکەوتنەی کردووە بۆ جێبەجێکردنی و پێویستی بە هێزەکانی تریشە بۆی ئەو ئیتارە نیشتیمانی کە بۆ چارەسەری کێشەکان هاتۆتەکایەوە نەخشی بۆ کێشراوە پایەکانی دەرکەوی خەڵک لەم قەیرانە ڕزگاری بێ. ئێمە پێمان وایە هەر شتێ بە ناشەفافی بکرێ، هەر شتێ بۆ مەرجەعی بڕیاردان لە کوردستان و چاودێریکردنی ناوەندی یاسادانان و بڕیاردان کە پەرلەمانی کوردستانە نەگەڕێتەوە خەڵک بەشدار نەبن لە دەستکەوتەکانی کە شتێ بە ناشەفافانە کرا لە سوچێکەوە کرا سەرمەت و سامانی وڵاتەکە لە وڵاتێکی تر ئیمزای لەسەر کرا جێی گومانە تا و کاتێک کە داوامان لەو لایەنە سیاسیانە کردووە بێ ڕوونکردنەوەی تەواو بە خەڵکی کوردستان بن چکاوە سامانی نیشتیمانیە ئایندەی نەوەکانی ئەم وڵاتەیە هیچ حیزب و هیچ کەسێ ئەگەر هێزی یەکەمیش بێ لە کوردستانە ڕێی ئەوە پێ نەدراوە کە لە جیاتی ئێستا و ئایندەی هاونیشتیمانیەکانی ئەم وڵاتە بڕیار بە.